گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگیکە لە شوێنی گوێ بیستێمە سڵاوتان لەبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسێم جارەشمان تایبەتەکەین بە ڕەوشی پەروەردە لە باشووری کوردستان لە ماوەی ساڵی ڕابردوودا بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە ژمیوانداری مامۆستا عەبدوڕەحمان ماکرۆ. مامۆستا گیان بەخێربێی. زۆر سپاس بۆ ڕادیۆکەوەش. زۆر سپاس. سەرەتاگەر بپرسم ڕەوشی پەروەردە لە ساڵی ڕابردوودا چۆن دەتوانین خوێندنەوەی بۆ بکەین و بمانەوێت باس لە کۆمەڵێک ئاستەنگ و تەگەرکە لە بەردەم هەم مامۆسایان و هەم خوێندکارانیشدا. بەنسبەت ئەم ساڵی 2023 بەڕاستی ڕەوشی پەروەردە ڕەوشێکی زۆر خراپ و بە حکمی بایکۆت کە وەک دەزانین سنووری پارێزگای سلێمانی تەواو بایکۆت کراوە و تا ئێساش خوێندن دەستی پێ نەکردێتەوە. ئەم جیاوازیە بۆ یعنی وەکو دەزانین تەنها سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و دەڤەری ڕاپەڕین و پاشان شارۆچکەی کۆیە سەر بە پارێزگای هەولێر بایکۆتی خوێندنیان کرد. بەڵام دەبینین بۆ نمونە لە هەولێر لە دهۆک لە شار و شارۆچکەکانی دیکە خوێندن بەردەوامە. ئەم جیاوازیکردنە چ کاریگەریەکە بێت لەسەر پرۆسەی خوێندن بێگومان پرۆسەی خوێندن 2023-2024. لە ڕاستی ئێمە دەزانین لە باشووری کوردستان سنووری دوو ئیداریمان هەیە، سنووری سۆزمانێەوە سنووری زەردمان هەیە. بەداخەوە ڕنگدانەوەی ئەم دوو حیزبە لەسەر کردی پەروەردەش بەردەوامی هەیە و هەرەمەش وای کردووە کردی پەروەردەش بۆ بە سیاسەت و دووفاقی لە نێوان پارتیۆکێتی وای کردووە کە کردی پەروەردەشی کردووە بە دوو بەشەوە کردووە بە دوو سنوورەوە. لە سنووری پارتی بە حکمەوەی ئازادی ڕادەربڕین و کارێکی کردووە کە مامۆستا نەتوانێت خۆپیشاندان بکاتەوە داوای حەق و مافی خۆی بکات. وای کردووە کە بەردەوام بە چاوسورکردنەوە و هەڕەشەکردن لە مامۆستایان و هەڕەشەی ناموز و هەڕەشەکردن لە مامۆستایان بە کوشتن بە فەسڵکردن بە دوورخستنەوە لە کارەکانیان و تەنانەت هەڕەشە لە مامۆستا کراوە کە ئەگەر بێت و خۆپیشاندان بکەنەوە داوای حەق و مافی خۆیان بکەن ئەوە تۆمەتی ئەخلاقیان دەخەنە پاڵ و بەو تۆمەتە دەستگیر دەکردن. وەک دەزانین بەداخەوە لە سنووری پەدەکەیە لە ئێستادا ئازادی ڕادەربڕین بە جۆرێکە کە مرۆڤ ناتوانێت تەنانەت لە ماڵێکی خۆشیە دەنگ بەرزکاتەوە لەوەی کە ناڕەزایەتی دەربڕێ، چونکە هێندە بەردەستکراوەتەوە، ینی ئینسان دەترسێت لەوەی کە هەرچیەک بڵێت لەو سنوورە بە تۆمەتێک وەک دەبینین لە ماوەکانی ڕابردووە چەندی ڕۆژنامەنووس بە تۆمەتی جیاجیا مەسەڵەن تۆمەتێکیان دروست کراوە یان بە کەیسێکی دروست کرا و چەندی ساڵ حکم دراون و نمونەشمان زۆرێکی گرەوانەکە شیروانێکی کەلەوانە. لە سنووری پارێزگای سلێمانی تا ڕادەیەک لە سنووری هێنەکە ئازادی ڕادەربڕین تا ڕادەیەک باشتر لە چاو سنووریەوە. ئەمە وای کردووە لە سنووری پارێزگای سلێمانی مامۆستاکان بتوانن دەنگ هەڵبڕن، چونکە ئێمە ئەوە دەزانین باری دارایی هاوڵاتیان و بەتایبەتیش موچە خۆران وە لە ناویشیانە مامۆستایان وەزعکی زۆر ناهەموارەوە ژێوی ژیانیان زۆر زەحمەتە. پلەبەرزکردنەوە لە دوای ساڵی 2014 پلەبەرزکردنەوە وەسێنراوە. ئەتە پلەبەرزکردنەوە مامۆستا هەر ساڵی خزمەتی هەبێ ساڵانە سەرموچەیەک یان عەلاوە یان تەرفیع پێڵێن. ئەمەی بۆ داهاتەوە، بەڵام لە 2014 بە بیانووی جیاجیا بە بیانووی قەیرانی دارایی کە ئەمەش پێم وانێ قەیرانی دارایی هەبێت و قەیرانێکی دروست کراوەوە ئەم مافە ڕەوای مامۆستایان زەوت کردووە، دەستیان بەسەرا گرتووە و موچەکەی خۆن و ساڵانەش بەردەوام ئێمە 3 بۆ 4 موچەمان دەخورێت. لە ئێستاشدا ئەم ساڵی 2023 لە کابینە شکست خواردەکەی مەسرور بەرزانی شەڕاستی هەرچەندە بەڵێنیەوەیاندا کە ژیانی هاوڵاتیان خۆشکەن، بەڵام بەداخەوە ئێمە تا ئێستا ئەم ساڵیش 3 موچەمان خۆراوە ماگانی 10 و 11 دا بەش نەکراوە تا پێمان ناوەتە ساڵی نوێ کە ساڵی 2024. یعنی هیچ ماقولیەتێکی تیانە ڕەوایەکی تیانە کە تا ئێساش تۆ موچی لە کاتی خۆیان وەرنەگری. مامۆستا پارەی پێ نییە بە تەکسی بگرێ بچێت دەوام بکە. ینی چۆن داوا لە مامۆستایان دەکەی کە دەوام بکەن، ینی دەیانوێت بە فشار و دەیانێت بە فشاری حیزبی هەرچەندە زۆر هەوڵیاندا فشاری غیاببوون، فشاری سزادانی مامۆستایان، دوورخستنەوەیان، چوزانم نانبڕینیان، ئەمانە فشاری حیزبی بە کۆمیتەکان بە ناوچەکان ویستیان بایکۆت بشکێ، بەڵام مامۆستا زۆر
لەوە گەورەترە کە بە قسەی حیزبی بچێتەوە دەوام و دەوام ناکە هەتا ئەو کاتێک کە حەق و مافی خۆی وەردەگرەوە ئەم سێ موچێژ بەسەرێکەوە دابەشەکە. بەڵێ باسی کابینە خواردنەوەکەی مەسعود بارزانی کردووە لەو زمنەشدا باسی پلەبەرزکردنەوەت کرد. ئێمە زانین ئەوەی کە پلەبەرزکردنەوەکەی وەستاوە تەنها فەرمانبەرانی ئاسایی و مامۆستایانن، بەڵام دەبینین تا ئێساش پلە سەربازیەکان یاخودەوانی کە لە سلکی عسکەریان تا ئێساش پلەبەرزکردنەوەیان نەوەستاوە. ئەم جیاوازیە بۆ هەردوو لە هەر فەرمانبەرن و هەردوو لاش هەر خزمەت دەکەن. لە ڕاستیە پارتی یەکێتیشیان بە کەرتی سەربازیە، پێویستیان بە سلکی سەربازیە بۆ چاودێریکردن و بۆ پاراستنیان لە سەرۆت و سامانەکانیان سەرکوتکردنی ناڕەزایەتیەکانی. بەتاکید گوانیتیان ئێمە لە ناڕەزایەتیەکانی لە 2014 حتا تەنانەت پێشووتریش لە 2013 کە مەسەڵەن 2007-2013 کە خۆپیشاندان کرا ئەمانە دەبینین هەسوکەوت یان مامەڵەی هێزە ئەمنیەکان مامەڵەیەکی زۆر ناتەندروست بوو و لە ژێر فەرمانی بەرپرسەکانیان بن کە بەرپرسی حیزب بووین و بەڕاستی بەرپرسەکان پێویستیان بە سلکی سەربازی بۆی کە ئەم ژیانەی ئێستا کە هەیەە کە ژیانێکی هایلای فەژین بەسەر قوتی میلەتەوە بەسەر خەڵکەوە ئەم ژیانیان لێ تێک نەچێ بەرپرس نابینین 15 فێلای نەبێ بەرپرس نابینین 5-6 سیاری دڕعی بە شوێنەوە نەبێ بەرپرس نابینین پاسەوان زیاتر لە 25 پاسەوانی نەبێ بەرپرس نابینین بەزراحی نەبێ بەرپرس نابینین لە ناو شارەکانە بینای زەبەلاحی نەبێ. ئەم سەرۆت و سامانیان لەکوێ کۆ کردەوە ئەگەر موچەی هاوڵاتیان نەبن، ئەگەر دەست بە قوتی هاوڵاتیان نەبن، ئەگەر نەوتی هاوڵاتیان نەدزن بیفرۆشن ئەمانیان لەکوێ بۆچی منێک ماوەی 20 بۆ 25 ساڵە کرێکاری دەکەم تاسش ناتوانم مەسەڵەن خانوویەک بکڕم، تاسش مەسەڵەن هەر کرێکیم ناتوانم 100 مەتر عەرزە بکڕم. بۆچی ئەمان لە پڕێکا دەبن بە کوڕێک و ئەم هەموو سەرۆت و سامانە کۆ دەکەنەوە؟ ئەگەر سەرۆت و سامانەکەیان حەڵاڵە و ئەگەر سەرۆت و سامانەکەیان بە هیلاگبوونی خۆیان دەستیان خستووە فەرموو پێیان بڵێن ئەو ڕێگەی کامەیەکەوان دەستیان خستووە بە ئێمەش لەو ڕێگەوە بتوانین شتێ بکەین بۆ خۆمان. بەڵام چی بەرپرس لەم وڵاتە هەیە؟ هیچی متمانە پێکراو نییە و سەرۆت و سامانەکەی لە ڕێگەی نایاساییەوە بەدەستهێناوە لەسەر قۆتی خەڵک. لەبەرەوە ئەمان وا دەزانن ئەوان لە ئێستا تا بارودۆخ بە جۆرێکە کە ئەوان ترسیان لە گیانی خۆشیانە، ترسیان لە دەستدانی ماڵ و مناڵ و سەرۆت و سامانەکانیانە کە دەزانن ڕق و تووڕەی خەڵک گەشتۆتە ئاستێکە ئیتر بە تەواوەتی خێریکە دەتەقێتەوە. وەک میزەڵانێک وایە کە فوی زۆری تێکرابێ و ئیتر جێی هەوای تر نەکرد خێریکە بتەقێتەوە. لەبەرەوە کارتی سەربازی گرنگی پێدەدان، دەزانن ئەوان پێویستیان بە سلکی سەربازیە، سلکی عسکەری هەیە بۆ ئەوەی کە پارێزگاریان لێ بکە و دوور بن لەو ترس و خۆف و لەو وەهمەی کە لەلایەن هاوڵاتیانەوە بۆیان دروستکرا کە ڕۆژێک لە ڕۆژان دەبێت بەرپرسەکان لە ژێر پۆساڵی لە ژێر پێڵاوی هاوڵاتیاندا شەقیان تێ هەڵدەدرێت. بەڵێ ئێمە دەزانین داواکانی مامۆستایان ڕەوایە و حکوومەتیش بێبا کە دوجار باز لە هۆکاری بێباکی حکوومەت دەکەین، بەڵام لە ئێستادا وەکو دەزانین مامۆستایان بەردەوام لە ناڕەزایەتیەکانیان و بەڵێنی بەردەوامیدانیان ناوە بە بایکۆت لە وەرزی دووەمی خوێندنیش. لە ئێستادا داواکاریەکانی مامۆستایان چین ئەگەر توانێت تێکەوە سپاس. بەڵێ مامۆستا داواکانی زۆر ڕوونە. بەڕاستی ئێمە لە سلکی پەروەردەیە لە ساڵی 2014ەوە دامەزراندن بە شێوەی هەمیشەیی وەستێنراوە. ئەمە فەراخێکی گەورەی دروست کردو لە کارتی پەروەردەیەوە بەتایبەتی دەرەوەی شار مامۆستای پێویستی نییە. تۆ لە 2014ەوە بەردەوام مامۆستای میلاک خانشین دەکرێەوە مامۆستا نییە لە جێگی دابرێتەوە. ئەمە فەراخی گەورەی دروست کردووە بەتایبەتی لە دەرەوەی شارەکان کە وای کردووە کە بەشێک لە قوتابخانەکان مامۆستا نەبێت دەرس بڵێتەوە و بەداخەوە بەشێکی زۆری لادەکان مەکتەبەکان داخراوە. ئەمە ژوای کردووە
حکومت چی بکە دامەزراندن نییە ناچار پەنان دەبێتە بەر وانە بێشیش ئەرکێکی زۆر و هینێکی کەم داهاتێکی زۆر کەمیشی دەیاتێت تۆ هونە بە 250,000 بۆ 300,000 وانە بێژێکی داماو لەکوێ دەتوانێت لە سلێمانیەوە بگاتە پێنجوێن و لە پێنجوێن لە داخلیا بمێنێتە 100,000 دەدا بە داخلی 100,000 دەدا بە نەوت ساڵانە ئەگەر زیاتریش نەیە 100,000 بۆ خواردن دەفەرمو ئەم 300,000 بۆ ڕۆژ ئەی چی بۆ بمێنێتەوە بەچی هاتوو چۆ بکات ئەمە وای کردووەکە مامۆستایان داوای ئەمەکەن یەکەم مامۆستایی وانە بێش کە لە ئێستادا بڕبڕە پشتی کردی پەروەردە بەڕاستی چونکە ڕێژێکی زۆریان بەس لە سنووری سلێمانیا 12,000 وانە بێشەیە ئەم 12,000 وانە بێشە دەبێت دابمەزرێن چونکە کردی پەروەردە بەم شێوەیە ناڕوا بەڕێوە پاشان میلاک داوای پلەبەرزکردنەوە دەکەین بەڕاستی ئەمە چونکە پلەبەرزکردنەوەمان حەقێکی شەرعی خۆمانە تۆ ساڵانە خزمەت دەکەی دەبێت بڕێک لە پارەکەت بۆ زیاد بێت کە پێوترێ سەرموچەوە پاشان ئەو موچانێک کە پێشتر فەوتێنراوە بە ناوی پاشەکەوتی موچامە ئێمە پێوترێن دزی بەڕاستی پاشەکەوت نییە چونکە هیچ مەسیرێکی دیار نییەوە نازانین لەکوێ لە چه بانقێکە چی دانراوە بەچی سەرفکراوە چۆن دانرێت چۆن ئەدرێتەوە ئەسڵ ڕێو شوێنی پێدانەوەکەشی دیارن کەس هەر باسیشی ناکە و پاشان موچەکانی ئەم ساڵ کە ساڵی ڕابردوو کە ساڵی 2023 ئەمە سێ موچەمان وەرنەکردوە دەبێت ئەو سێ موچەش بەسەرێکەوە دابینکەن ئەو کاتە مامۆستا کۆڵ دەدات لە بایکۆتکردن کۆڵ دەدات لە هەڵوێستی مەردانەی خۆیان و دەچنەوە هەوڵەکانی خوێندن ئێمە ڕاستی من دەمەوێت لێرەوە بڵێم لە ڕادیۆکە جەنابتانەوە بڵێم ئێمە نامۆرتاحین ئاسوودەین لەوەی کە ئێستا ڕۆڵەکانمان دەریای قوتابخانەکانیان لێ داخراوە ئێمە دەمانەوێت خوێندن بەردەوام بێت چونکە خوێندن لە هەموو وڵاتەکە بڕبڕە پشتی داینەمۆی پێشکەوتنی کۆمەڵگەیە ئێمە ئاسوودە نین بەم وەزعە بەڵام حکومت دەستی خستۆتە قوڕبان ناچارین کە ئەمە بکەین بۆی کە حکومت گوێمان لێ بگرێت ئەگەر بێت و بەردەوام حکومت بەم شێوە پشتگوێمان خواوە حساب بۆ داوەڕاوەکانی ئەمە ناکە ئێمە وەک چۆن هەڵوێستمان هەبوو وە چوینە بەخاوە سکاڵە یاساییمان تۆمان کردو چونکە مامۆستا چینێکی سەقافی ئێمە لە ڕێگەیەکی زۆر شارستانیەتەوە ئێمە دەمانەوێت داوای مافەکانی خۆمان بکەین نامانەوێت تونوتیژی دروستکەین نامانەوێت شەقام بوروژێنین و نامانەوێت هێرشکەینە سەر دار و پەردوو و چوزانم فەرمانگەکان باسی ئایندەی خوێندکارەکانمان بکەین بێگومان بایکۆدوکو بەڕێستان باسان کرد مامۆستایان مافی خۆیانەوە خوێندکارانیش توانین لە هەردوو حاڵەتەکە هەم مامۆستا هەم خوێندکاریش تەسحیەن لەم چوارچێوەیە ئەوەی کە هەیە لا مبالاتی و بێباکی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم بێباکیەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی گەڕێتەوە زیاتر لە 3 مانگ و نیوە دەرگای خوێندگاکان نەکراوەتەوە زۆر باز لەوە کە مەترسیە لە بەردەم فەوتانی خوێندنی خوێندکارەکان بەڵام حکوومەت بێباکە حکوومەت چۆن لە کەرتی پەروەردە ئەڕوانێ و ئەم بێباکی لە ستێ و سەرچاوی بەداخەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی بازرگانی و حکوومەتێکی کاسبیکەر بە مانای کەلیمە بۆ بەرپرسەکان نەک بۆ میلەت خۆزگا حکوومەتی هەرێم بیتوانێت بازرگانێکی سەردەمیانە بکات بۆ خزمەتکردنی میلەت و نەتەوەکەی بەڵام بەداخەوە بازرگانی دەکات بۆ بەرپرسەکان حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی وەک دەخیلەوەیە حەزەکە دایمە پارەی تێ بکەیت یعنی وەک هەنێک یاری ئەلکترۆنی وایە کە گەپارەی تێ نەکە ئیش ناکات لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی دەدات بەو سلکانەی کە پاریان بۆ پێیاکە ئەوان گوێ نادەن بۆی کۆمەڵگە بەرەوکوێچێ ئێستا ئێمە گرفتێکی گەورەی کۆمەڵایەتی لەنەو کۆمەڵگەی باشووری کوردستانان دروست بووە ئێمە نەقسی پەروەردەکردنی تاکمانەیە ئێمە کەسمان هەیە نیشتیمان پەروەردنە ئێمە دەبێ تاکی نیشتیمان پەروەرد دروستکەین ئەم شتان هەمووی پشتگوێ خراوە بۆچی هەموو ئەو کەرتانە گرنگی بۆ نمونە پۆلیسی هاتوچۆ دەدا بۆ کە ماگانە ملیارەها دۆلاریان بۆ بەدەستیانێ هەر وەزارەتێک داهاتی نەبێ لای ئەمان داهات تەنها ئەوەیە کە پاریان بۆ بێ بۆ کۆبکاتەوە داهات لای ئەوە نییە کە تاکی کۆمەڵگەت پەروەردە بکات ئەمان مێشکێکی سەرمایەداریان هەیە کە مێشکیان وەک وتم یاری ئەلکترۆنیەکان وایە دەبێ کۆینێکی تێکەی دەبێ پارێکی تێکەی اینجا ئیش دەکات مێشکی ئەمانە بە پارە ئیش دەکات مێشکی ئەمان بەس
سیاستکردن لە چوارچێوەی پارە کۆکردنەوەیە بۆیە گەرەگی نادەن بە سلکی پەروەردە وەک وڵاتانی پێشکەوتوو لە وڵاتانی پێشکەوتووە تەنانەت لە ئەگەر بەهڵیان دەچوم لە جەنگی ئەڵمانیا وتراوە کە مەسەڵەن شارەکە گوێران بووە بەرپرسی ئەو شارکوتەتی مادەم قوتابخانەکانمان نەڕووخاون ئێمە ئەتوانین شارەکە دروستکەینەوە بیانی ئەمان بەداخەوە یعنی دامەڵراون لە مێشکێکی پەروەردەیی نیشتیمان پەروەری هەستی نەتەوایەتی بە ئەمان بەلای نیشتیمان پەروەری و هەستی نەتەوایەتی بەلای ئەمانەوە پارەکۆکردنەوە سەرمایەدارکردنە ناردنە دەرەوەی کوڕەکانیانە بۆ وڵاتان بۆ سەربازگەکانی بەریتانیا بۆی لەوێ دەورات بکەنەوە بۆ زانکۆکانی ئەوروپا. بەڵێ گرت باز لە کاریگەری ئەم بایکۆت و دواکەوتنی خوێندن وات پشتگوێ خستنی تەواوی پرۆسەکە لەلایەن حکوومەتەوە بکەین کاریگەریەکی بێ لەسەر خوێندکاران لە ئایندەیە ئەم پرۆسەیە چ کاریگەریەکی بێت چ دەرهاویشتێکی خراپی دەبێت کە بێگومانە بێ ڕەچاو بکرێت. بێگومان دەراویشتێکی زۆریە بێت و ئێمە ئەزمونمانەیە لە ساڵی 2019 کاتێککە کۆرۆنا هاتە ئاراوە کاویش بە سیاسەتێک دروستکرا کاریگەریکی گەوری لەسەر ئاستی توانستی قوتابی دروست کرد. قوتابیمانەیە لە پۆلی شەشە نازانێت کوردی بنووسێ ئەمە کارەسات ئاستی زانستی قوتابیمان بە جۆرە کاتۆتە خوارەوە کە قوتابی تەنانەت توانێت ئەوەشی نییە کە کوردی زمانی دایکی خۆی مەسەڵەن فێر بێ و نووسین و خوێندنەوەکەی باش نییە کە ئاستێک دەبێ ئیتر کێشەی لە خوێندنەوە نووسینانە بکەچی گەشتە ئاستی قۆناقی شەشی سەرەتایی نازانێت بنووسێ ئەمە گرفتە خۆی ئەمە کارەساتە بەڕاستی بەڵام حکومەت دەرکی پێناکە حکومەت مێشی لە ئەم کارەساتانە نازانێ لە چەند ساڵی داهاتوە جیلێکی سەقەت جیلێکی نامۆ بە کۆمەڵگە جیلێکی دوور لە نیشتیمان پەروەر جیلێکە دوور لە بەهای ئەخلاقی کاکە ئێمە لە کۆمەڵگەمانە ئێسا گەنجەکانمان لەبری ئەوەی کە بچنە قوتابخانە لە خوێندن بخوێنن خەریکن بە کێشانی ڤەیپە و لە نێرگەلە و لە چوزانم لە باڕەکان و لە گازینۆکانە کەوتون حکومەت تۆ لەکوێی بۆ ناچی بە شەواز سەیرێکی گازینۆکان بکە بزانی تەمەنی خوار 18 ساڵ چەند گەنج لەو گازینۆیانە نەکەوتن چۆن خەریکی ڤەی من چۆن محتادی ڤەی بوون چۆن خەریکی دەرمان خواردن چۆن خەریکی حەب خواردن حکومەت بێباکە لەوەی کە ئەم جیلانە چیان لێت ئاراستەی کۆمەڵگە بەرەو کوێ ئەچێت بەتەکید ئەم بایکۆتە کاریگەری گەورەی و گرانی کردە سەر کەرتی پەروەردە ئەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات بەدەم داوەڕای مامۆستاکانەوە نێت ئەم ساڵ کارەساتێکی گەورەی پەروەردەیی لە باشووری کوردستانەوە بۆ تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە ڕوودەدا بۆ کاکە ئەگەر بایکۆت بەردەوام بێ ئەم ساڵ ئێمە پۆلی 12مان نابێت ئەمە کارەساتە و پاشان ئێمە پۆلی 9مان نابێت پاشان ئێمە ئاستی قۆناغی یەکمان نابێت تۆ چۆن ئەتوانی بۆ نمونە ئەم ساڵ لە قوتابخانەکەی منە 150 قوتابی پۆلی یەکمان هەیە ئەم ساڵ نەچنە نەخوێنن باشە ساڵێک ئەم 150 لە پۆلی یەکە 3 پۆلمان هەیە بینای قوتابخانەکانمان ئەوە سەردەمیانە نین تا بتوانین ئێمە ژمارێکی زۆر لە قوتابی وەرگین ئێمە 725 قوتابی لە یەک داوامە کار دەکەین ئەگەر ساڵێکە 3 پۆلی تر پۆلی یەکمان بێت ئەمە کاتە 6 پۆلی یەک فەرموو بناخێری گیانت حکومەت تۆ لە ئێستادا ناتوانانی مامۆستا دامەزرێنی بەچی ئەو هەموو مامۆستایە دێنیت و لە قوتابخانەکانە تەنها پۆلی یەکەکان ئاستی یەکەکان ئەو مامۆستای بۆ دامینکرێت و دەرزی پێ بڵێتەوە لەبەر ئەوە کارەساتێکی گەورەی پەروەردەیی بەڕێوەیە ئەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات بەدەم داوای ڕەوای مامۆستایانەوە نێت. بەڵێ گەر باز لە کەرتی تایبەت پێین دەبینین دۆخی خوێندن لە خوێندنگە حکوومیەکان بۆ جۆرەیە بەڵام دەبینین لە کەرتی تایبەت و خوێندنگە ئەهلیەکان بەو جۆرەنی ئەم جیاوازیە یاخود ئەم بازرگانی و ڕێسان باسان کرد کە
بەرپرسانی حکومی و لە زمانی ئەوەشدا بەرپرسانی کەرتی پەروەردە بازرگانیەکەن، بەڵام ئەوەنەی احتیمام بە کەرتی تایبەت وەهلێ درێ، ئەوەنە گرنگی بە کەرتی حکومی نادرێ. ئەم جیاوازیە چ کاریگەرێک لەسەر پرۆسەی خوێندن دروست؟ بەداخۆ ئێمە پێشتر وتمان حکومەتێکی سەرمایەداریە و ئەمەش وای کردو دەوێت بەرەبەرە کەرتی پەروەردەش بە سەرمایە بکات و دەوێت لە ڕێگەی کەرتی پەروەردەش و پارە پێیاکات دیسانەوە. ئەوە تا من بە سیاسەتێکی ئیقلیمی و بە سیاسەت بەتایبەتی سیاسەتی چەوتی داگیرکاری دەوڵەتی داگیرکاری تورک کە دەوێت لە باشووری کوردستان فەرهەنگی کورد بسڕێتەوە، دەوێت لە ڕێگەی پەروەردەوە دەست بەرێ بۆ حساسترین کەرتکە کەرتی پەروەردەوە دەست بخاتە ناو مێشکی مناڵەکانمان. ئەوە تا بە سەدان و هەزاران قوتابخانەی کردێتەوە بە ناوی قوتابخانەی ئەمریکی و بەریتانی و بە ناوی قوتابخانەی تورکی کە فتحوڵڵا گولەن پێم وابێ بە ناوی قوتابخانەکانی گولەنەوە کە لە کوردستانە لە باشووری کوردستان هەن. دەیانەوێت زمانی شیرینی کوردی لەبیر خەڵک بەرنەوە، دەیانەوێت کورد لە خاکەکەی خۆشیە بە زمانی کوردی قسە نەکات. کارەساتێکی گەورەیە کە تۆ ڕێگە بە تورک بیت کە ڕۆژانە بە درۆن تۆ خاکەکەت وێرانەکە و هێرش دەکاتە سەر هاوڵاتیەکانت وە خەڵک شەهید دەکات و ڕۆژانە ئازادی خوازان شەهید دەکات و بەردەوام دەست درێژیەکاتە ناو شارەکان و دێتە ناو پارێزگاکان لە هەولێر. ئەو تا وەک دەزانی لە چەند ڕۆژی ڕابردووە لە هەولێر بەردەوام هێرشی درۆنی دەکرێتە سەر ناوچە جیاوازەکانی ناو شاری هەولێر و لە سلێمانی بە هەمان شێوە هێرش دەکرێتە سەر مەتاری فڕۆکەخانی عەربەت. یعنی ئەم هەموو سیاسەتانەوە سیاسەتی داگیرکارانی دەوڵەتی تورک لە کەرتی پەروەردە ڕەنگیاوەتەوە بەداخەوە بنەماڵەی بارزانی و لە ناویشیانە خودی کابینەکەی مەسرور بارزانی کە کابینەیەکە هێندەی خزمەت بە دەوڵەتی داگیرکاری تورکەکە هێندە بە هاوڵاتەکانی نەکاوە ڕێگەی پێداوە ڕێگەی بە دەوڵەتی تورک داوە کە بێت چەندین قوتابخانە بکاتەوە و من مامۆستای برادەرم هەبووە چۆتە یەکێک لەو قوتابخانە تورکیانە کە دەرزی وتێتی کە هاتیتە سنووری قوتابخانە نابێ بە کوردی قسە بکەیت. ئەی هاوار ئێوە بەرپرسان ئێوە لەکوێن، وەزارەتی پەروەردە ئێوە لەکوێن، ئێوە چۆن دەتوانن هێندە چاونەترس بن لە خاکی کوردستان لە یەکێک لە پارێزگاکانە بە مامۆستا بڵێن نایە بە زمانی شیرینی کوردی زمانی دایکی خۆت قسە نەکەی دەبێت تۆ بە زمانی تورکی قسە بکەیت. ئەی هاوار ئەمە چ کارەساتێکە؟ بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئیتر نایە بەدەم ئەم کێشانەوە. ئەی هاوار ئەمانە کارەساتن لە چەند ساڵی ئایندەدا زمانی کوردی دەبێتە زمانێکی ڕەشبەڵەکی تێکەڵی کە کەس لە کەس تێناگا. ئەوە تا چەندین دەستەواژەی سەقەت هاتوتە ناو زمانی شیرینی کوردی و خەریکە وشەکانمان لەبیر هێچێتەوە. لەبەر ئەوە من ڕەجا و تکا ئەەکەم کەرتی تایبەت لە پەروەردەیە قوتابخانەی تایبەت کارێکی کردووە مناڵەکانمانی بەرەو عقارێکی زۆر خراپ بردووە لە ڕووی ئینتیمای نیشتیمانەوە لە ڕووی شێوازی پەروەردەکردنەوە. ئەوە تا خێزانمان هەیە دەڵێ ئێمە مناڵەکانم لە مەکتەبی تایبەتن ئێنە ماڵەوە بە کوردی قسە ناکەن، نازان کوردی قسە بکەن. ئەمە خۆی لە خۆیان کارەساتە. ئەمە گەورەترین گرفتەکە لە سیستەمی پەروەردەیە هەیە کە بەداخەوە نەبەر پرسێگەیە لە وڵاتەکە بە دووەداچوون بۆ ئەم کەرتی تایبەتە بکات لە سلکی پەروەردەیە. کەسێک نییە بە دووەداچوون کات ئەم قوتابخانە بۆ دەکرێنەوە ئامانجیان چییە. هەر کەس دەبینیت قوتابخانەیەکی تایبەت دەکاتەوە بازرگانی بەسەر خەڵکی فەقیر و هەژارەوە دەکات، مناڵی بەپرس لە کەرتی تایبەت دەخوێنێ. ئەمانە کارێکیان کردووە خەڵکی فەقیر و هەژارەکەش هەندێک جار چاو لەوانەکە ینی نان لە دەمی خۆی دەگرێتەوە پارە دەدا بۆی کە مناڵەکە بچێتە کەرتی تایبەت بخوێنێ بۆی کە فێری زمانێکی بیانی بێ. دەڵێ لە مستەقبەلە ئەگەر زمانێکی بیانی بزانی کار هەیە و ئیشکردن هەیە لە هەرێمی کوردستانە. دخوا عیب نییە بۆ حکومەتێک یەکێک لە مەرجەکانی ئەوەیە کە بە زمانێکی بیانی بزانی اینجا ڕۆڵەکانت بخەیتە سەرکار. گۆر ئەمە ئەوپەڕی لاوازی دەسەڵاتی کوردیە لە هەرێمی کوردستان. لەگەر دوایین پەیامی لێ بپرسم پەیامی بەڕێستان بۆ ئەو دایک و باوکانی کە خوێندکارەکان و مناڵەکانیان دەنێرنە کەرتی تایبەت تا چەند ئاگاداری ئەو مەترسیانە یاخۆ پلانەی کە
باست کرد دەوڵەتی دایکەری تورک دەوێت لەسەر فەرهەنگ و زمانی کوردی دروستی بکات. پەیامی بەڕێستان بۆ دایکان و بۆ خوێندکارەکانیش بۆ نمونە تا ڕادەیەک دڵنیگەرانیان بڕێن بێتەوە لەوەی کە بایکۆت چارەسەری زۆر کێشەیە و لەوەی کە خوێندن بۆ جۆرێک کە حکوومەت دەیەوێت بەڕێ بچێت. بەڵێ وەڵام من لێرەوە پێیان بۆ هاوڵاتیان دایک و باوکی خۆشەویست بۆ خوێندکار ئازیزەکان ئەوەیە کە ئەزمونمان هەیە ئێمە لەگەڵ پەروەردەی تایبەتە. دەبینین ئەوانەی کە ساڵانە لە پۆلی 12 یەکەمەکانی سەر ئاستی هەرێمی کوردستان هەموو ئەوانن کە لە قوتابخانە حکوومیەکانە دەرزیان خوێندووە دڵنیابن لەوەی قوتابخانە تایبەتەکان جگە لە ئامانجیان بازرگانیکردن هیچ ئامانجیان فێربوون و ئەوە نیە پەروەردەکردنیە. بۆیە ڕجاعان مناڵەکەت نەخوێنێت زۆر لەوە باشترە کە بچێتە کەرتی تایبەت بخوێنێت، چونکە تۆ پەروەردەی مناڵەکەت لە دەستی کە پەروەردەش گرنگترین شتە لە کۆمەڵگەیە. لەبەر ئەوە تۆ مناڵەکەت ئەگە ساڵێک نەخوێنێت زۆر باشتر لەوەی کە پەروەردەیەکی سەقەت بخوێنێت. دڵنیا بن لەوە و دڵنیان بن لەوە ئاستی زانستی قوتابخانە حکوومیەکان و دڵسۆزی بە ئەمەکی مامۆستایانی حکومی کە دەرزەڵێنەوە دڵنیا بن زۆر باشتر و زۆر گونجاوتر بۆ، چونکە ئێمە دەزانین چۆن مناڵەکان ڕۆڵەکانی خۆمان لەسەر ئەساسی نیشتیمان پەروەری و خۆشویستنی کوردستان و خۆشویستنی خاکەکەی پەروەردە بکەین، نەک ئەو قوتابخانانەی کە بە سیستەمی تورکی و بەریتانی و فەڕەنسی و ئەمریکی دەرزەڵێنەوە و ئەوان دەیانەوێ پەردەیەکی ڕەش بدەن بەسەر مێشکی مناڵەکانتانە و دەیانەوێ فۆرماتی مێشکیان کەن و سیستەمەکان بکەن سیستەمێکی ڕۆبۆتی لەژێر فەرمانڕەوایی دەسەڵاتی خۆیان نابن و دەیانەوێ بیانکەن ڕۆبۆت بۆی لە ئایندەدا بتوان بە ئەرزی خۆیان تەحەکومیان پێوەکەن. ڕجاعان دوورکەونەوە لە خوێندنی تایبەت و دڵنیا بن لەوە لە ئایندەدا زیانێکی گەورە بەر پەروەردە و ئاستی توانستی قوتابەکانتان دەبێت. بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان دووبارە سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بێ و ڕادیۆ کەشتان. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ هێشتا و ئێستا بیسەرمان بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.